بینەرانی ئازیز و خۆشەویستی بانێژە سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش خۆشحاڵ و شادوانم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بانێژە. پەندی پێشینان گرنگی و بایەخی پەندی پێشینان، دیوە ڕۆشنبیری و جیهانبینەکەی ناو پەندی پێشینانی کوردی، بوونی کورد لە ناو پەندی پێشینانە، جیهانبینی و دۆخی دەرونی و سایکۆلۆژی و سۆسیۆلۆژی کورد لە ناو پەندی پێشینانە، ڕەهەندە ئەدەبیەکانی پەندی پێشینان لە ڕووی فۆرم و ناوەڕۆکەوە، بوونی پیرەمێرد کەسێکی گەورە و شاعیرێکی گەورە لە ناو پەندی پێشینانە. ئەمانە و چەند تەوەریتر ئەەکەم بە پرسی سەرەکی بەرنامەکەم گفتوگۆ ئەەکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سدیق ئەوڕەحمان کە پسپۆڕێکی وردی بوارەکەی و تازەترین تێزێک کە لەبارەی پەندی پێشینانە و نووسرابێت تێزێکی دکتۆرای بەڕێزیانەکە دیوێکی گرنگ و زانستی وردی پەندی پێشینانی خستۆتە ڕوو بە خۆشحاڵەوە گفتوگۆ لەگەڵ بەڕێزیانەکەم. کا دکتۆر زۆر بەخێر بێت. زۆر سوپاس بۆ جەناب، زۆر سوپاس بۆ بەرنامەکەتان. ئەگەر باس لەوە بکەین سەردەمانێک بە شێوە گشتەکەی لە هەفتاکان و هەشتاکاندا کەم تا زۆرێک چ وەکو دیراسە چ وەکو کۆکردەوەش پەندی پێشینان گرنگێکی زۆری پێدرا و بەگشتی بابەتە فۆلکلۆرەکانیش. سەردەمێک بەتایبەت لە سەرەتای نەوەدەکان و تۆزێک پێشتریش و ماوەیەکیش لە با بڵێن دوای ئەوە تۆزێک کزی بەخۆوە بێنی، بەڵام هەستەکەم تقریبی و بۆ چەند ساڵ ئەگەڕوا چ وەکو دیراسە چ وەکو کۆکردنەوە خەڵک یان توێژەران بەگشتی گەڕاونەتەوە بۆ فۆلکلۆر و بۆ گرنگیدان بە فۆلکلۆرە. پێم خۆشە لەبارەی فۆلکلۆرە و بەگشتی قسە بکەین و اینجا لەبارەی پەندی پێشینانەوە. گرنگیدان بە پەندی پێشینان بەگشتی و ئەدەبی زارێکی و ئەمە تا چەند گرنگە بەڕێزت وەکو توێژەرێکی گرنگی بوارەکە بۆچی پەنجەت قسە سەر پەندی پێشینیانە بۆ ئاوەڕت لە ئەدەبی زارێکی یاوەتەوە. زۆر سوپاس جارێکی تر. لە ڕاستیە ئەدەبی فۆلکلۆری هەر میلەتێک گرنگی و تایبەتی خۆی هەیە و لە ناوێنە ئەدەبی فۆلکلۆری کوردی لەبەرەوەی ئێمە مێژووی نووسراومان کەمترە و کەمتر لامان لە سەرچاوی مێژوویمان بەدەستەکەوێت بۆ شێوەی ژیانی گەلی کورد، بۆ شێوەی بیرکردنەوەی، بۆ ڕووداوە مێژوویەکان، بۆ هەموو ئەوانەی هەیە ناچارە بین ئێمە بگەڕێنەوە بۆ فۆلکلۆرەکەی و فۆلکلۆرەکەشی لە ناویانە ڕاستە ئێمە ئەتوانین لە بابەتی ئەفسانە ناسی بکەینەوە، لە بابەتی گۆرانی فۆلکلۆری بکەینەوە، بەڵام بەشێکی گرنگیان پەندی پێشینانە لەبەر ئەوەی پەندەکانی پێشینان زیاتر بڵاوترن، زیاتر باوترن لە ناو هەموو چین تۆژەکانی کۆمەڵی کوردەوالیان ڕەنگیان داوەتەوە. کاتێک کە ئەگەڕێیتەوە کار لەسەر فۆلکلۆرەکەی و لە ناوێنە کار لەسەر پەندی پێشینانەکەی تۆ زۆر زانیاری گرنگت بەردەستەکەوێ ئەتوانین لە زۆر ڕووی جیاوازەوە توێژینەوە ئەنجام بدەی و شارەزای شێوەی بیر و شێوەی ژیانی ئەو کۆمەڵگایە بیرکەکاریتیاکەی. سەبارەت بە کۆکردنەوەکان مەشە پۆلی جۆرا و جۆرمان هەیە، ئەتوانین بڵێن سەدەیەک زیاترە لە ناو کوردستانە کار لەسەر کۆکردنەوەکەی کراوە. لە 1950 کۆنترین کارێکی کۆکردنەوە لە باشووری کوردستان نەکرابێ قەشە سلێمان شێخۆیە کە لە زاخۆ لە ساڵی 1950 2800 پەندی پێشینانی کوردی کۆ کردوێتەوە و لە بەرامبەرلا بە سریانی نووسیبێتی. ئەمە کۆنترین کارێکی ناو هەرێمی کوردستان خۆیەتی کە ئەنجام درای بۆ کۆکردنەوەی پەندەکان وەکو کەرەسەیەک لە بەردەستمانایە. ئەم شەپۆلە بەرزوو نزمەکە دێت و ئەڕوات تا لە هەفتاکانە جارێکی تر وەک جەناب ئەمەژە پێدا ئەنی کۆمەڵێکی لە توێژەران و پێش هەفتاکانیش توێژەرانی کە لە دەروی وڵات خوێندویانە چاویان بەو دەستنووسانە کەوتووە یان بەو کۆکراوانە کەوتووە کە لە دەروی وڵات کۆکراونەوە لەسەر پەند. دواتر وەکو بڵێ جۆرێک لە سستی یان ساردی بەدی ئەکرێت لە کۆکردنەوەی پەندی پێشینانە، بەڵام خۆشبەختانە ئێستا جارێکی تر ینی تەوژمێکی تر هەیە بۆ کارکردن لەسەر پەند و مەسەڵەن ئەبینین کاری زۆر گەورە کراوە، کاری بەراوردکاری کراوە. تازەترینیان ئەوەی من بینی بێتم کتێبێکەیە بە ناوی زەدەی دەمکەل هەڵە نەبم، ژمارێکی زۆر لە پەندی هێناوە بەراوردی کردووە لە نێوان کوردی و فارسی و تورکیدا و پەندە هاوبەشەکانی دەستنیشان کردو و کاری لەسەر کرد. دەستخۆش دکتۆر، یان ئەگەر باس لەوە بکەین پەندی پێشینان چۆن بناسیێنین، یان چۆن بتوانین جای کەینەوە، یان چۆن بتوانین ڕوویەکی ئەرێنی پەندی پێشینان دەرخێن لە نێوان ئەوەیە کە مەسەرەن ئەمە پەندی پێشینانە، ئەمە وتەی ناودارانە، ئەمە ئیدیۆمە. ئەگەر بمانەوێت پەندی پێشینان جیا بکەینەوە بە فۆڕم یا بە ڕوخسار یا بە ناوەڕۆکە ئایناسینەوە. ئەگەر ئێمە بمانەوێت پەندی پێشینان بناسیێنین تەنها لەسەر لایەک لەوانە بوەستین بۆ من لەسەر فۆڕم بوەستین، ئەو کاتە پێناسەی پەندی پێشینان و بە تایبەتی پەندی شاری لەگەڵ شارە هیچ فەرقێکی نابێت. ئێمەڵین دەربڕینێکی کورت و پوخت و خاوەن چێش و سەروایە.
ئەمە بۆ شعری ژەم پێناسەیە دروستە بەڵام کاتێک کە ئەڵێن پەندی پێشینان دە برنێکی کورت و پوخت و ڕێک و ڕەوان و شێش و سەروادارە و ناوەرۆکێکی پڕواتای هەیە و ناوەرۆکەکەشی لە ئەزمونێکی ڕابردوو لە چیرۆکێکەوە وەرگیراوە کە تایدا مرۆڤ بووە بە پەند بە شێوەیەک لە شێوەکان و ئەمەش بۆی نووسراوەتەوە بۆ ئەوەی نەوەی داهاتوو سوودی لێوەربگرێ و جارێکتر ئەو هەڵانە دووبارە نەکاتەوە. ئەمە ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی پەندی پێشینانە چ لەسەر ناوەرۆک چ لەسەر ڕوخسار ئەمە بوەستین بۆی بتوانین پێناسی بکەین و بەراوردی کەین لەگەڵ ئیدیۆمە و لەگەڵ قسەی نەستەقا و لەگەڵ ئەو ژاندرانی تر کە نزیکن لەوەوە جیاوازی پەندی پێشینان لەوەدایە مەرجە چیرۆکێک لە پشتەوە هەبێ و چیرۆکەکە جۆرێک لە ئەزمونێکی شخص خواردووی مرۆڤ بێ و مرۆڤ تیابوو بێ بە پەند بەو شێوەیە پەندەکە ئەنووسرێتەوە و چیرۆکە ڕاستەقینەکە بوونی هەیە و هۆکارەکەشی ئەوەیە کە ڕێگر بێ لە دووبارەکردنەوەی هەڵەکان مرۆڤی دواتر هەمان هەڵە دووبارە نەکاتەوە و ڕێگری لێ بکات. دکتۆر سەرنجێکی زۆرم بۆ دروست بوو لەسەرەوەی جۆرێک لە وردیم بینی لە قسەکانتە حتمما ئەبێ مرۆڤ لە پەندی پێشینانە ئەو کارە ساتەی بەسەرهاتووە حتمما ئەبێ بوو بێ بە پەند ینی حتمما ئەبێ دۆخێکی نێرێنی بەسەراتێ پەڕی بێ یا جاری وایە دۆخێکی ئێرێنیش هەیە. زۆر دەگمەن شتێکە بینین بڵین ئەم پەندا پندێکی ئەرێنیە و پندێکی وەیە هەر خۆی لە خۆیان زاراوەی پند بە پند بوون زۆر کوردی پەتیە و ئەنی بواری ئەوەی تیانی ئێمە لەگدانەوەی تری بۆ بکەین مرۆڤەکە دۆخێکی نەرێنی بەسەر هاتۆ دووچاری شکستێک بووە ئەم دووچاری شکستە حتمما لە ڕووداوێک و ڕوویداوە کە جۆرێک لە چیرۆشیەکە ئەمە ئەژێردرێتەوە چیرۆکەکە ئەگوشرێ کورتەکرێتەوە بۆ دێڕێک بۆ نیوە دێڕێک جاری وایە بۆ دوو دێر جا بە فۆرمی شعری بێ ئەمە فۆرمی پەخشانی بێ بۆ ئێمە دەما و دەم ئەمێ ماوەتەوە و تا تۆمارکراون بۆ ئەوەی مرۆڤ هەمان هەڵە دووبارە نەکاتەوە بۆی جارێکی تر لە هەمان شوێن نەخلیسکێتەوە. دکتۆر دەستەواژەی بوو بە پەندیا کردی بە پەندیا بوو بە پەندی زەمانەیە بەدەست زەمانە بوو بە پەند ئەمەمان زۆر بیسووە بەس ئەو دەستەواژە لێک دراوە ئەو گرەیە پەندی پێشینان مێژوویەکی هەیە شوێنەگەیە بگەڕێنەوە بۆی کەسێگەیە ئەمەی بەکارهێنابێ شتێکی لەو جۆرەمانەیە بابەتەکە بەم جۆرەیە نی چیرۆشێک ڕووداوێک ڕووەدا مرۆڤێک دووچاری شکستێکە بێ و ئەبێت بە پەنتیایە بەڵام ئەم پەندا یەکەم جار لەلایەن پەندبێژەوەدا ڕێژرێ پەنبێژی ئەدەبی بێیان پەنبێژی میلی بێ مەرجی بوونە پەند پێویستی بە پرۆسەیەکی خول خواردن هەیە چونکە کاتێ پەنبێژ پەندێکدا ڕێژێ بە ناو خەڵکی و چین و توێژە جیاوازەکانە بڵاو ئەبێتەوە و ئەڕوات کاتێک ئەڕوات هەمووان دەستکاریەکەن یان هەمووان بەشداریەکەن لە داڕشتنەوەی فۆرم و بیرەکە ماوەیەکی پێویستە ئەم ماوەیە مێژوویەکی بەسەرات هەیە پەڕێ یعنی بۆ بە پەند و پێشینانیشی بۆ چونکە کۆن بووە ماوەیەکی بەسەرات هەیە پەڕیوە لەوە ڕوویداوە ڕووداوێکی ئەمڕۆ کە ڕوو ئەدا من و تۆ ئاگامە لێوە چاوی خۆمانەی بینین ئەبێتە پەند بەس نابێتە پەندی پێشینان لە بەرەوەی بە پرۆسەی خوڵخواردنی ناو چین و توێژەکانی خەڵکان نەڕۆیشتووە تا مێژوەکەی بەسەرات هەیە پەڕێ بەس لەوە کرد دوو جۆر ینی دوو جیهانبینی جیاوازە جیا کردەوە پندێکی میلی و پندێکی ئەدەبی باشە پەندە میلیەکە ئەوەیە کە بەدەم خەڵکەوە ینی هێشتا جۆرێک لە فۆرمی وەرنەگرتووە یان پەندە شعریەکە کامەیە هەموو ئەوەی کە کێش و سەروایەکی هەبوو ئەکرێ ناوی بنێن پەندی شعری ئەوەی ناو میلیەکە چۆن ئەوەی کێش و سەروای نیە و لە قاڵبی تەنها ڕستەیە یا دەربڕاوێکە یان چۆن ئێمە دوو جۆر پەندمان دەستنیشان کردووە پەندی میلی و پەندی ئەدەبی لە پشت ئەم دوو جۆر پەندەوە سەرەتا پەنبێژ هەیە پەنبێژی میلی و پەنبێژی ئەدەبی بۆچی ئەم ناوەمان لێ ناوەیە ئەم جاکاریمان کردووە پەنبێژە ئەدەبیەکە خاوەنی سەلیقەیەکی ورتر و شعریە و فۆرمێکی شعری بە پەندەکان بەخشیوە و پەندەکان کێشیان هەیە سەروایان هەیە بنیادی ئاوازەیان هەیە هونەرەکانی ڕەوانبێژی زۆرجار لەناوێنە ڕەنگەداتەوە ئەم پەندەکە فۆرمێکی شعری هەیە لە شعرە چێ لە ڕواڵەتە ئەمانە ئاستیان بەرزترە تا ڕادەیەک و لە بەرکردنیان خۆشترە وتنەوەیان خۆشترە دەبڕینیان خۆشترە ئەمە پەندە شعریەکانن پەندە میلیەکانیش بە هەمان ناوەرۆکەوە بەڵام فۆرمێکی پەخشانیان هەیە کەمتر کێش و سەروایان تیا بەکار هاتووە ئەمانە پەنبێژە میلیەکان وتویانە لە ڕووی دنیابینیەوە دنیابینیان وەک یەکە ناتوانین بڵێین دنیابینی پەنبێژێکی شعری جیاوازە لە پەنبێژێکی میلی چونکە ئەشێ من و تۆ هەردووکمان قسە بکەین هەردووکمان
یەک جۆر دەربڕینمان هەبێت یەک جۆر پەیاممان هەبێت بەڵام پەیامەکەی من بە شێوەیەکی پەخشان بگەێنم بە بەرامبەر جەنابەت بە شێوەی شەعری بیگەێنی بە بەرامبەر بێگومانی تۆ کاریگەرترێ بێت لە ڕواڵەتە بەڵام لە ناوەڕۆکە هەردووکمانێکمان بەس باشە ئەتوانین ناوی پیرەمێرد بێن وەکو پەنبێژێکی ئەدەبی لەودۆخەیە ئەو بۆ نمونەیە بێنینەوە بەڵێ پیرەمێرد ئەکرێ ئێمە وەکو پەنبێژێک ناوی بێنین لەبەرەوەی ئەو خۆی پەندەکانی پیرەمێرد ڕاستە لە ڕووی زانستیەوە ناونانی پەند بە پەندەکانی پیرەمێرد بە پەندەکانی شێخی خاڵ بە پەندەکانی ئەو بە ڕێزانی کە کۆیان کردوتەوە هەڵەیە چونکە پەند مڵکی گەلە مڵکی هەمووانە چەندێ مڵکی بە ڕێزێکە کە بە ناوی ئەو ناوزەت کراوە مڵکی منی شەو تۆش و هەر کەسێکی تریشە بەڵام پیرەمێرد کارەکەی کۆ کردوێتەوە دروسترە بڵین کارە کۆکراوەکەی پیرەمێرد یان پەندە کۆکراوەکانی پیرەمێرد بەڵام پیرەمێرد خۆی جالەوەی کە کارەکانی کۆ کردوێتەوە بە سێ ئاڕاستەکاری کردو لە پەندی پێشینانە ئاڕاستەی یەکەمیان ئەوەیە کە پەندەکانی وەک خۆی کۆ کردوێتەوە و لە ناو ڕۆژنامەکەیە بڵاوی کردوێتەوە دواتر لە چوارچەوەی کتێبەکە کە ئێستا لە بەردەستی هەمومانە چاپ کراوە شێوەی دووەمی ئەوەیە ئەم پەندانە خۆیان هەن بە شێوەی پەخشانین پیرەمێرد جارێکی تر بە شێوەی شعری دای ڕشتونەوە بڵاوی کردوونەوە جۆری سێمیان کە 100% خۆیەتی یعنی بیری خۆیەتی هزری خۆیەتی قاڵبەکەی خۆیەتی خۆی پەندی دروست کردو دایناوە لە جیاتی ئەوەی پرۆسەی خۆڵخواردنەکە بەناو چین و توێژەکانە بە شێوەی زالێکی بڵاو بێتەوە ڕۆژنامەکەی کردو بە ئەو وێزگەیە بۆ بڵاوکردنەوەی پەندەکان و بەناو خەڵکە بڵاوبوونەوە باشە دکتۆر ئەم دیاردەیە بە پەندکردنی عەفو بە شێعرکردنی پەندێک ئەمە ئامانجلی تەسەورێکی مانەوە بێت دروستکردنی کێشێکی مۆسیقی بێت پاراستنی بێت لە فەوتان ئەوەندەی ئاگادار بیت پیرەمێرد بە شمەرامێگەوەی کردبێت خۆی لە ڕاستیە یەکێک لە تایبەتمەندیەکانی پەند ئەوەیە کە پەند خۆی بۆ خۆی پارێزبەندی بۆ خۆی دابینەکە خۆی بۆ خۆی وا لە خۆیەکە کە بڵاو بێتەوە خۆی بۆ خۆی وای لە خۆیەکە کە ئاسان بێ لە گواستنەوە خێرا بێ لە گواستنەوە یەکێک لەو خاڵانەی کە ئەم تایبەتبەندیانی بۆ دابین کردو فۆرمە شعریەکەیەتی بێگومان پیرەمێردی ژەر خۆی شاعری بووە سەلیقەیەکی شعری زۆر باشی هەبووە چ لە وەرجێڕانە چ لە نووسینی شعرە ئەمەشی بۆ ئامانجە کردووە ئەگەر فۆرمێکی شعری پێبەخشێ ڕووداوەکان بە نەمریە هێڵێتەوە ئاسانە بێ لە گواستنەوە خێلا بێ لە بڵاوبوونەوە پارێزبەندی بۆ خۆی دابینەکە و لە فوتان خۆی پارێزێت دکتۆر جگە لەو دۆخەی کە لە ناو پیرەمێردا هەیە کە خۆی هەستاوە بە چوزانم بە شێعرکردنی ئەو کەرستانی کە جۆرێک لە فۆڕم یان ناوەڕۆکی پەندێتیان تایە وەکوتر بەگشتی ناوی پەندبێژ ونە لە ناو پەندی کوردیە بەگشتی هەر لە دۆخە گشتەکەیە ئاوایان بۆچی ناوی پەندبێژ دەرناکەوێت لەبەر کۆنیەتی یان خۆی ڕاستی ئەمە دیوێکی زۆر ئیجابیە کە ئەبێ لەسەری بوەستی بۆچی پەندبێژ لەگەڵ پەندا نایونە ئێمە بۆ نمونە لە ژیانی ئاساییە دوو جۆرمان هەیە لە باخی گشتیمان هەیە و باخی تایبەتیمان هەیە مڵکی کەسن ئەبینین باخی گشتی لە هەر شوێن و شارۆچکەیە و شارێکە هەبێ هەمووان وەکو یەک سوودی لێ بینین بە مڵکی خۆمانی زانین ئەچینە ناوێەوە چێژ لە دیمەنەکانی ناو باخەکە وەرەگرین پەندبێژی ئەدەبی و پەندبێژی میلی بە جیهانبینی و دنیابینی و ژیربێژەکەی خۆیان بەخشیوە بە خەڵک کردویانە بە مڵکی خەڵک ڕەنگە مەبەستیان هەبوو بێ لەوەی کە ناوێن لە تەکیانەیە چونکە ئێمە ئەگە بەراوردکەین نەبینی دێڕێکی شعری ئاسان و خۆش و ڕەوان کە شاعیرێک لە پشتیوێتی لەگەڵ پەندێکی پێشینانە کە هەمان فۆرم و هەمان نزیک ناوەڕۆکیان هەیە ئەبینین پەندەکە زیاتر بڵاوترە لە چاو شعرەکە بۆ لەبەرەوەی خەڵک پەندەکە بە مڵکی خۆی زانێ کاتێک ئینسان شتێکی بە مڵکی خۆی زانی زیاتری پارێزیێ چێژی لێ ئەبینێ بڵاوێ کاتەوە پەندبێژی ئێمە ئەوەندەی کە بیری لای ئەوە بووە پایامەکەی بگات ناوەڕۆکی پەندەکەی بگات خەڵک چێژی لێ ببینێ و خەڵک سوودی لێ وەربگرێ و مرۆڤی کورد یان مرۆڤ بەگشتی ڕاست بکاتەوە لە هەڵەکان و ڕێگری لێ بکات ئەنجامی هەڵا ئەوەندە مەبەستی ئەوە نەبووە کە ناوی لە تەک ئەم پەندایە بێ بە پێچەوانی ئەم دۆخی ئێستاوە کە خەڵکانێک ڕێک پێچەوانەکەی ئەەکەن ینی مەبەستیانە ناوێن دەرکەوێ گرنگ نییە چی ئەڵێن بەڵام پەندبێژی ئەمە پێچەوانەوە مەبەستی بۆ پەیامەکەی بگا گرنگ نیە ناوی تیابێنە دکتۆر بۆم گرنگە ئەوە بوو ڕوژێنین لە سەردەمێک کاکە ئێستا مەسەڵەن ژیری دەستکرد نازان بڵێم جۆرێک لە مژدەی هێناوە جۆرێک لە هەڕەشەی کردو بۆ سەر ژیانی تاکەکانی نێو کۆمەڵگا ینی خەڵک تا ناکەوە تا بانگەشەی مۆدێرن بوون و تازەبوونەوەکە لە سەردەمێکی وەکو سەردەمی ئێستاە کەمترین پند ئەبینی بەکار بێت چ لە نووسینە چ لە میدیە چ لە
نەوەی تازەیە. ئەگەر یەکێ پێمان بڵێ جا پەندی کوردی چییە مەسەلەن ئەگەر بە دەربڕینە سادەکەی بێ چوزانم لەوانەیە زۆربەی کەسیش بەکاری بێنێ و هەر نەشزانێ مانای چییە. من ئەمەوێت لێرە و باس لەوە بکەین پێکەوە باشە گرنگی پەندی پێشینان چییە؟ چیمان لە پەندی پێشینانەوە دەستکەوێت؟ ئەوە زانیاریە، ئەوە جۆرێک لە عەقڵیەتە، ئەوە جۆرێک لە زانستی بوونە، یان پەندی پێشینان ئەو هێزەی ماوە تا ئێستا بمێنێتەوە ئەو مێژوو زۆرەی بەسەرات تێپەڕێ؟ پەندی پێشینان بۆ دوو کەس گرنگە، بۆ توێژەر بە پلەی یەکەم بۆ لێکۆڵەرانی مەجای چ زمان و ئەدەبی کوردی بێت، چی لێکۆڵانی بواری کۆمەڵاسی و دەروونناسی و ئەوانە بێت، چونکە زۆر لەسەر دیوە کۆمەڵایەتێکاکە بۆ کەسانێکیش کە مهتەم بن بە شێوەی قسەکردن و گەشە پێدانی مرۆیی و هونەری وتاربێژی و هونەرە جۆرە جۆرەکانی تر. گرنگی پەندی پێشینان لەوەیە ئێمە لە ڕێگەی پەندی پێشینانەوە شارەزای شێوەی بیرکردنەوە و شێوەی ژیانی گەلانی دنیای بین بە گەلی کوردیشەوە. پەندی پێشینان بەراورد بە چەشنە ئەدەبیەکانی تر ڕاستی زیاترتیایە بۆ لە بەرەوەی خاوەنی دیار نییە، کاتێک خاوەنی دیار نییە ڕاستگۆترە لەگەڵ ڕووداوەکانە. هەروەها جالەوە پەندی پێشینانی ئێمە زۆرجار قاڵ بوو شێوەی ئامادەکراون بۆ بەهاکانی کۆمەڵ، یعنی بەهای ڕەوشتی بێ، بەهای پەروەردەیی بێ، بەهای کۆمەڵایەتی بێ، چوارچێوەیەکی ئامادەکراون بە تاکەڵەن چی بکە و چی نەکە. یعنی پەندی پێشینانی ئێمە و یاسایەکی کۆمەڵایەتی گرنگوان زۆرجار زۆر لە زۆر وڵاتە لە ناو پەندی پێشینانە و بڕگەکانی یاسا و دەستوری وڵات سوودی لێوەرەگیری و داڕێژرێ. پەندی پێشینان جگە لەوە لە ڕەخنەگرتنا ڕاشکاوترە لە چاو ژانرێکی ترە، لەبەرەوەی دیسان لە پەنا پەندەوە ئەکرێ زۆرش دەربڕی. ینی پەندی پێشینانی ئێمەیە فێری ئەوەتەکە کە زۆر نەڵێ و زۆر ببیستی، فێری ئەوەتەکە کە قسە هەزارە و دوانی بەکارە، ئەی فێری کەم وتن تەکە، فێری زۆر جۆگرتن تەکە، فێری ئەوەتەکە کە چۆن لە ژیانە ڕەفتار بکەیت. کەواتە گرنگەکانی پەندی پێشینان فرەجۆر و هەمە چەشنە ئەکرێت چ بۆ لێکۆڵەران، چ بۆ دەروونناسان و کۆمەڵاسان، چ بۆ ڕاهێنەرانی بۆری گەشە پێدانی مرۆیی سوودی هەیە. جا دکتۆر ئەگەر زۆر مبالەغەیتیان نەکەین پنتێکیان گۆشێکی ژیان نەماوەتەوە ئیشی لەسەر نەکەن لەبارەی ڕاستیەوە لەبارەی درۆوە ڕاست بۆ ڕێگای شێر بگرە، حتا ئەوەندە وێڵی خەو و خۆراکین نازانین خۆمان خۆراکی خاکین، حتا گوڵە ژاڵە بەڵێ ئاڵە بەڵام تاڵە و زۆر شتی تریش. وەک مامۆسایەک لە مەجالەکەیە کە لە بواری ڕاهێنان و ڕاهێنانی مامۆسایان و قۆناغە جیاوازەکانی زانکۆ و هەروەها پەروەدەشە بینیوە کۆنتاکتێکی باشیشی لەگەڵ خەڵکە هەیە. باشە گەڕانەوەی مامۆسایانی ئاینی لە وتارەکانیانە بۆ پەندی پێشینان، گەڕانەوەی سیاسەکان لە وتارەکانیانە بۆ پەندی پێشینان، گەڕانەوەی مامۆسایەکی زانکۆ کە لە ماوەی 40 دقەیە ئەوێ مەسەلەن بابەتێکی باش پێشکەش بکە، گەڕانەوەی کەسێک توێژەرێکی کۆمەڵایەتی و هێتت تا کۆتایی حتا میدیاکارێکیش، گەڕانەوەی ئەمانە بۆ پەندی پێشینان بەگرە نەزانی لەوەیە کە موداکەیان کورتەکاتەوە هێزی زیاتریان نەداتێت لەسەر ئەمەتوانین چی بوو. ئەمە خۆی لە خۆیان ئەچێتە چوارچێوەی ئەرچی پەندی پێشینانەوە. ینی پەندی پێشینان ئەرچی هەیە، یەکێ لە ئەرکەکانی ئەو خاڵان کە جەنابەت ئاماژەی پێکرد. ئێمە دەتوانین لە دیالۆگ و دیبەیتەکانە پەنا بۆ پەندی پێشینان بەرین وەکو بەڵگە، وەکو کۆمەڵی بەڵگەی حاشا هەڵنەگەر لە دیالۆگ و دیبەیتەکانە پشتی پێ بەسیم بۆ قەنەعەت پێکردن بە بەرامبەر. مامۆستایەکی ئاینی پەند ئەهێنێتەوە بۆ لە ناو وتارەکەیە بۆی قەنەعەت بە گوێگر و بەدەنگەکانی بکات. وتاربێجێکی سیاسی بە هەمان شێوە، پەروەردەکارێک بە هەمان شێوە. ئەمە بەشێکە لە ئەرچی پەندی پێشینان. جیا لەوەی ئەرچی پەندی پێشینان ڕۆڵی چاودێریکردن بەسەر ڕەفتاری تاکەوە ئەبینێ و چونکە ڕێگری لێکە لە هەڵا وەرهانێدا بۆ ڕێگەی ڕاست و ئاڕاستەیەکە و ئاگداری کاتەوە لە هەڵەکانی. ئەمە ئەرچی پەندی پێشینانە و بیرمان نەچێ یەکێ لە ئەرکە هەرە گرنگەکانی پەندی پێشینان ئەرکە ئاینیەکەیەتی، چونکە پەندی پێشینان وەکو پردی پەیوەندی نێوان بیری ئاینی مرۆڤ خۆی ئەبینێ، چونکە زۆرجار مرۆڤی ئێمە یان مرۆڤ بەگشتی بڕوادار بەگشتی لە دەقە ئاینەکان تێناگە یان ناتوانێت وەکو پێویست شرۆڤەیان بکە، بەڵام ئەبینین زۆر پەندی ئێمە ڕاستەوخۆ ناوەڕۆکی بیری ئاینی یان ناوەڕۆکی فەرمودەیەک یان ناوەڕۆکی ئاەتێکی بۆ ئێمە گواستوێتەوە لە ڕێگەی پەندێکەوە و ئەم پەندە بە ئێمە گەێنێ و ئێمە باشتر ئەتوانین لە ناوەڕۆکە ئاینەکانی نەبیر و باوەڕە ئاینەکە بگەین. جا لەوەی هەرخودی قورئان خۆی وە بکێ بە ئاسمانەکان خۆیان بەشێک لە پەندیان تایە و کە بە شێوەی چیرۆک بۆ ئێمە جێڕاونەوە. دکتۆر کاتێکی دیاریکرا هەیە بڵێن تر پەندی پێشیان لێرەیە ئەوەستێت، یان مەسەلەن ئەمڕۆ ئێمە ئەتوانین شتێک ببێ بە پەند و بیکەین بە پەند بۆنەوەی داهاتوومان، یان مەسەلەن تر پەندی پێشینان تا هەشتاکان هەبوو تا هەفتاکان هەبوو، ئیدی ئێستا شتێکمان نەماوە بە ناوی پەندی پێشینانەوە. شتێکی لەو جۆرە ناتوانین ئەو بابەتە بڵێن، چونکە تا مرۆڤ لە ژیان بەردەوام بێ
لە ناو ڕووداوەکانە ئەژی و ڕووداوی بەسەر دێت و ئەم ڕووداوانە ڕووداوی سەرکەوتن و شکستیان تایە بێگومان ڕووداوە شکست خواردوەکان مرۆڤتیانە ئەبێ بە پند و ئێستا بینین زۆر پەندی سیاسی دروستە بێ بۆ ئەم دۆخی کوردستان کە هانی خەڵکە درێ هەمان بە هەمان هەڵای دووبارە نەبێتەوە بە هەمان هەڵای نێتەوە سەر مێزی دانوستان و ئەوەی بە هێز و بە بیر و بە شێوەی جۆراوجۆر بە دەست هاتوو لە دانوستانە بیدۆڕێنێ یان هانی خەڵکی ئێمە درێ بۆ ئەوەی ئەو هەڵانی کە لە ڕابردووە ڕویان داوە جایشتی دووباریان نکاتەوە بێگومان ئەمە بەڵگەی ئەوەیە کە پەندی پێشینان پرۆسەیەکە دوایی نەهاتووە بەردەوام تا مرۆڤ لە ژیانە بێ و تا ڕووداوەکانی ژیان بەردەوام بن چیرۆشی بە پەندبووی مرۆڤ دروست ئەبێ و ئەمێنێتەوە و ئێمە و پەندی پێشینانە بێت تۆماریان بکەین. زۆر باشە کاک زۆر باڕێک لەسەر ئەو بوەسین کە پۆلێنکاری بۆ پەندی پێشینان عادەتەن بۆی بتەوێت لە شتێک تێ بگەی جۆرێک لە کۆنتترۆلکردن بەدەستبێنیتەیە ئەبێ بتوانێت جۆرێک لە پۆلێنی بۆ بکەی جۆرەکانی یا شێوازەکانی یا ڕێگەکانی پۆلێنکردنی پەندی پێشینان باسەکەین بەس وەڵامی پرسیارەکەم وەرەگرم بۆ دوای ناوبڕێکی کورت و دەست پێەکەینەوە بینەرانی عزیز ناوبڕێک وەرەگرم و دێمەوە لاتان. بینەرانی خۆشەویست گەڕامەوە لاتان کاکە دکتۆر لە پێش کورتە ناوبڕەکەەوە ویسمان باز لە پۆلێنکاری بۆ پەندی پێشینان بکەین چۆن بتوانین ئەو جۆرە لە پۆلێنکاری بکەین یان بیناسینەوە یان جیایکەینەوە چ بۆ کەسێک کە بێوێت تێبگا لە پەندی پێشینان چ بۆ کەسێکیش بێ لە پەندی پێشینان بکۆڵێتەوە. بەڕاستی پرسیارەکە لێرای زۆر گرنگە چونکە ئێمە چ بۆ لێ کۆڵەر تووشی هەڵە نەبێت چ بۆ هەر گوێگرێکی ئاسایی یان کەسێک کە چێژ لە خوێندنەوە و تێگەشتنە پەندەکانی پێشینانە بینێ ئێمە چەند جۆرێک یان توێژەران چەند جۆرێک پۆلێن پێشنیازەکان یان پەندەکان ئەکرێ بڵین بە چەند جۆرێک کۆکراونەوە لەوانە لەسەر بنەمای مێژوویی پەندەکان ئەکرێ ئێمە پۆلێنیان کەین بۆ دێرین و نوێ و هاوچەرق بەپێی قۆناغەکانی مێژووی لەدایکبوونی پەندەکان ئەویش ئەگەر بەڵگەمان دەستکەوێت چونکە بەڕاستی ئەم یەکلایکردن ئەم پۆلێنکردنەش قورسە پۆلێنێکمان هەیە بەپێی ناوەرۆکی پەندەکان کە کۆیان بکەینەوە ئەم بۆ مەبەستی ئاینیە بۆ مەبەستی سیاسیە بۆ مەبەستی کۆمەڵایەتیە بۆ مەبەستی پەروەردەییە یان بۆ هەر مەبەستێکی ترە پۆلێنێکی تریشمان هەیە کە کۆکردنەوەی پەندەکانە بە شێوەی پیت لە ئەلفەوە بۆیە کە زۆربەی زۆری کارە کۆکراوەکان بەم شێوەیە پۆلیان کراون لای گەلانی دنیاش هەر بەم شێوەیە پۆلیان ینی ئەوەی بڵی بەو پیتە دەستی پێکرا بۆ پیتە کۆتایی بۆ پیتە دەستی پێکردووە مەسەرەن تۆ بۆ وشەی گوڵە گەڕێت یان بۆ وشەی پیاوە گەڕێت بۆ وشەی ژنەگەڕێ لەسەر بە ئەساسی ڕەگ مرۆڤەکان با بڵین ئەچی لە پیتی ژیە لە پیتی پیە ئەگەڕێت لەوێ پەندەکان دەستەکەوێت مەرجیش نییە هەمووی بۆ وشەیە بێ کە بۆمان هەیە هەرچی بە پی دەست پێ بکات لە شوێنە دەستەکەوێت کە ئەمە بۆ توێژەر زۆر ئاسانکاری تیان نییە ئێمە لە کارە کۆکراوەکانی خۆمانە چێ لە ئەوەی یەکەم کاری باشووری کوردستان بکە قەشە سلێمان شێخۆیە تا کارەکانی بڵین پیرەمێرد و دواتریش جگە لە کارەکەی مامۆستا مەعروف جیاوک پێم وایە هەڵە نەبم یان ئیسماعیل حەقی شاوەزێکی لەوانە لەسەر بنەمای بابەت پەندەکانی پۆلێن کردووە پۆلێنکردنی پەند لەسەر بنەمای بابەت زۆر گرنگە بۆ لێکۆڵەر بۆ توێژەر ئاسانکارێکی زۆر باشی تایە لە تەک ئەوەیە لە دیوە مێژوویەکەشە پۆلێنکردنی پەند زۆر گرنگە لەبەر ئەوەی ئێمە بمان و نەمانەوێ کاتە پندێک بۆ شێوەی ژیانی کۆمەڵێک مرۆڤ لە کات و شوێنێکی تایبەت وتراوە بێگومان شێوەی ژیانی مرۆڤەکان بەپێی قۆناغ و گۆڕانکاریەکانی سەردەم گۆڕانکاری بەسەر هاتووە ئەو پەندە ئەشێ بۆ قۆناغێک ڕاست بوو بێت بەڵام بۆ قۆناغێک ئێستا ئێمە مای ئەو بێ نەقدی بکەین لەبەرەوەی قۆناغی ژیان گۆڕاوە شێوەی بیرکردنەوە گۆڕاوە شێوەی ژیان گۆڕاوە ئاساییە ئێمە بتوانین نەقدی ئەو پەندەش بکەین یان ئەو پەندە لە ئێستا بۆکو پێویست سوودی لێوەرنەگرین و بەکاری نهێنینەوە دکتۆر لەسەر ئەو پۆلێنکاریە لە سەردەمی ئەمڕۆیە من بۆم گرنگە ینی ترکیزمان لەسەر دۆخی ئەمڕۆ بێ پرسێکی وەکو مۆبایل و تەکنۆلۆژیا و ئایپاد و ئەپەکانی ناو مۆبایل و زۆر شتی تریش کە ئێسمە ڕۆژانە مۆبایل بەکارێنین ئەگەرانی زۆر سادەیکەمەوە کۆکردنەوەی پەندەکان یان جۆرە جیاوازەکانی پەندەکان لە ئەپێکا و دەستنیشانکردنیان و بۆی هەر کاتێک کەسێک بێ بەخی ئاسانترین شێوە بکاتە بەردەسی هەوڵێکی لەم جۆرە تا چەند بەگرنگە زانیات شتی لەو جۆرەمان هەیە بەڕاستی هەوڵی لەو جۆرە زۆر گرنگە کە تۆ ئەپێکت هەبێ بۆ پەندی پێشینانی کوردی ئێمە هەوڵمان هەیە مەسەلەن
بەیان با بڵین مۆدێلێک هەیە و مەسەڵەن بزات بۆ منە لە ئەڵمانیا هونەرمەندی گەورە هەیە کار لەسەر بە وێنەکردنی پەندەکانی پێشینانەکە. لای خۆشمان چەند وێنەیە کە بینی کە پەندی پێشینانە کراوە بە وێنە بۆ ئەوەی مرۆڤ هەم چێژی پێگەێنێ هەم باشتر لای ئەمێنێتەوە هەم ئەتوانین لە بۆ قۆناغانەی خوێندن کە پەندی پێشینان وەکو بابەتی پرۆگرام دیاری کراوە سوودی لێوەرگری. لە تەک ئەمەیە کە بکرێ بە وێنە لە ئەپێکە هەموو پەندەکان کۆ بکرێنەوە گرنگە و هەوڵی لەم جۆرە و هەوڵی ڤژین بوکس کۆمەڵێک بەرهەمیش شاعیران و نووسەرانی تایە پێم وابێنەوە ئەوەیە بەرهەمەکانی پیرەمێرد و شەقی خاڵ و ئەمانەشی تیا کۆکراوەتەوە لەوێوە دەستەکەوێت بەڵام وەکو ئەپی سەر بەخۆ بە پەندی پێشینان لە ڕاستیان بەرچاوم نەکەوتۆ نەم بینیوە لەبەرەوە بە فعلی بە گرنگ جەزانم و خۆزگا کەسانی شارەزای ئەو بوارە بیریان لێ بکردایەوە شارەزای بواری ئایتی بۆی بتوانرێت پەندەکان لە ئەپێکا دکتۆر جگە لەوەی وەک توێژەرێکی ئیشی جدیەکەی لە بوارەکەی ئاگام لێ توێژینەوەی زۆر وەردەدایە لە مەجالەکەیە هاوکات سەرپەرشتیارێکی پەروەردەیت لە سەردەمێکی لە سەردەمی ئەمڕۆیاکە ئەمە مۆزوعی گەشە پێدانی مرۆیی و خۆلەکانی پێداگۆجی و زۆرشتی تر تەرکیز لەسەرەوەکەنەوە چوزانم ڕێگاکانی وانەوتنەوە زۆرشتی تریش هەتا دەستکاریکردنی پرۆگرامەکانەوەوانە ئەوەندەی ئاگادار بم لە تا چەند ساڵێ لەمە و پێش هەتا قۆناغی پۆلینۆی بنەڕەتی ئەمە شتێک بەناوی پەندی پێشینانەوە بۆ گرنگی و جدیە لە ئارایان نەبوو شۆڕکردنەوەی پەندی پێشینان بۆ قۆناغەکانی سەرەتایی و حتا ناوەندی و ئەوانە ئەوە تا چەند بە گرنگەزانی هەڵبەت ئەگەر بە پێی قۆناغی تەمەنەکە بگونجێ و بڕێک لەو بارە مەسەن گرنگە مناڵی ئێمە یا هەرزەکاری ئەمە پەندی پێشینان بزانێ یاابێ بۆ ئاسی گەورە بن. قسەیەکەیەکێ لە نووسرە بیانیەکانە پێم وایە جنابی خوا لە خۆشبوو دکتۆر عەزەدین مستەفا ڕەسوڵ ئاماژەی پێکردو لە فۆکلۆری ئەدەبی کوردیا یەکێ لە نووسەرەکانە پێم وایە ئەبوو ڤیانە هەڵە نەبم ئەڵێ هەر کوردێک ئەدوێنی لە گەنج و پیر لە ژن و پیا و نییە لە پەندەکانی پێشینانی لەبەر نەبێ بۆ جیلی پێشوو بۆ جیلی پێشوو بێگومانی ئێستاش ئەکرێ بڵین بە شێوەی لە شێوەکان نیمانە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە لە خێزانەکانمانە پەند بەکار نەهێنین بەڵام وەکو ناسینی ئەم ژانرە کە پەندی پێشینان چییە بۆچی بەکاریە سوودی چییە تایبەتمەندی چییە گرنگی چییە بەڕاستی لە پرۆگرامی خوێندنی با بڵین وەزارەتی پەروەردەیە بەو شێو و دەکاریە بوونی نییە ئەکرێ ئێمە بڵین لە قۆناغەکانی خوێندنە لە بازنە جۆرە جۆرەکانە بازنەی یەک بازنەی دوو بازنەی سێ پەندی پێشینانمان هەبێ وەکو پەندەکە خۆی بە پێی ناوەڕۆکەی سوودی لێوەربژیرێ بۆ بابەتەکانی خوێندن و خوێندنەوەی کوردی و بابەتی ئەدەبی کوردی و لە پۆلی نۆشا پێم وابێت بابەتی فۆلکلۆر هەیە و زۆر بە کورتی بەلای پەندی پێشینانە چووە پێناسە و پێم وایە شتێکی لەو جۆریدا ناوە نیمانە دو ئەوە تا ئەگاتە زانکۆ لە قۆناغی یەکەمە جارێکتر لە زانکۆیە بابەتی فۆکلۆرناسی و ئەدەبی فۆکلۆر بوونی هەیە. باش ئەگەر زوورتر لەسەر پەندی پێشیان بەڕێک زیاتر بوەسێن من بەردەوام لە قسەکانی بەڕێستەوەشتی تازەتر بۆ دەرەکەوێت زۆرجار لە پەیجەکانی سۆشیال میدیا و لەو گروپانەی کە تایبەتن بە فۆلکلۆر و ئەدەبی زارەکی و حتا وشەدان و ڕێزمان و فەرهەنگەوانە جۆرێک لە نێقاشی جیاواز دروست دەبێت لەسەرەوەی پندێک چەند مانایەکی هەیە بۆم گرنگە لەسەرەوە بوەسین دێ ڕیستونی با بڵێن ڕوویستونی پندەکە کە نووسراوە ڕاست بۆ ڕێگەی شێر بکرە یان گوڵە ژاڵە بەڵێ ئاڵە بەڵام تاڵە یان ئەو نانە ئەمڕۆ لەخوانە کوردەواری کە ویسوێتی ئەوە بڵێ ڕێک وا تا سەحیەکەی مەبەست بووە یا لە پشت ئەوە مەدلولی تر هەیە مەسەلەن ڕاستی چییە شێر چییە لە هەموو هەورێ باران نابارێ هەورەکە چیە و بارانەکە چییە ئەمە تەنیا ئێمە هەور و باران وەرەگرین یا لە پشت ئەوە مەودا و مەغزا و مەدلولی تر هەیە هەموو پندێکی پێشینان کە پێی ئەڵی پەندی پێشینان ئەبێت دوو واتە ببەخشێ واتایەکیان واتە نزیکەیە کە لە بەردەستاتەوە ئێمە هەمومان هەسی پێەکەین واتایەکیان واتە دوورەکەیەتی کە ئەو مەبەستێکی دووتری هەیە کە با بڵێن جۆرێک لە چیرۆکەکەی تایە ئەنجۆر لە ئەزمونەکەی تایە کە زیاتر مەبەستی ئەوەیانە یعنی ئێمە ناکرێت بە ڕووکەشانە بناوەڕۆژی پندەکان بخوێنینەوە سەیدانکەین بەڵکو ئەبێت تای قوڵ بینەوە بزانین مەبەستەکەی چیە و بۆچی مەبەستێک وتراوە بێگومان کاتێک کە لە مەبەستەکە تێگەیشتین ئەو کاتە لە سوودی پندەکە لە ئامانجی پندەکەی باشە کەواتە هەور مەسەن لە ناو پەندی پێشینە هەوری تەبیعی نییە وەک چۆن بارانیش بارانێکی تەبیعی نییە دیوێکی کۆد ئاسایی هەیە بێ بگەڕێبی بێگومان دیوێکی کۆد ئاسایی هەیە زیاتر هەور وەکو مەترسی وەکو هەڕەشە و وەکو ئاماژە بۆ شتێکەکە کە لە دەرەوەی ویستی تۆیە یانە دەروی خواستی تۆیە و بۆ تۆ بە ئاگای هێنێتەوە لە بوونی ئەم هەورە ڕاستە لە ڕووکەشە هەور بۆ ئێمە بۆ پێوەرەکانی زوو
بۆ کەسێک بۆ کە خەلە و خەرمانی لە دەرو دەشتا بووە بۆ کەسێک بۆ کە بەرهەم و شتی ساڵانەی لە دەشتا بۆ ئامادەکاری بوو بۆ ئەوەی بیپێچێتەوە و بیکاتە شوێنێکەوە کە لە مەترسی باران ڕزگاریکە بەڵام هەور لە ئێستاە یان لە پەندەکانە کەمتر بۆ ئەو مەبەستە ڕووکەشیەتی بۆ مەبەستی بوونی مەترسی و هەڕەشە و هێرشێکە کە لە دەرەوەی هێز و ئیرادی خۆیەتی و ئەوێ بەسەر یازاڵ بێ. دکتۆر کە لە شعر دەکۆڵیتەوە یان لە ڕۆمان یا لە چیرۆک دەکۆڵیتەوە بەتایبەت لە بابەتی شعرە باز لەوەکەین کە ئەڵێن جۆرێک لە توانا و توانست و تاقیکردنەوەی زمانە لە ناو ئەدەبیاتە بنمونە ئێمە کە باز لە شێرکۆبێکە زیاد لە نالی یا لە گۆران یا لە دیلان یا لە هەر شاعرێک لەوانەکەین ئەڵێن توانای ڕاکێشان و پۆتانسیاڵەکان و قدرێت و توانایی زمانی کوردیمان بۆ دەرەکەوێت لە پەندی پێشینانە چه توانایەکی زمانی کوردیمان تیا دەرەکەوێت یانی ئەتوانین بڵێن پەندی پێشینان لەبارەی زمانی کوردیەوە چیمان پێڵێ دەوڵەمەندیەکەی مفرداتی زۆر شێوەزارە جیاوازەکان لەسەر ئەمە ئەتوانین بەڕاستی ڕەنگەی بڵێم یەکێک ئەو دیوە گرنگانی کە بۆ لێکۆڵەر گرنگە سوود لە پەندی پێشیناوەگرێ لەبەرەوە پەندی پێشینانی ئێمە نمایندە و نوێنەری ناوچە جیاجیەکانی کۆمەڵی کوردەواری لێ ڕێگەی ئەو پەندانەوە ئێمە ئاشنای فەرهەنگێکی دەوڵەمەندی زمانی کوردیە بین کە کۆمەڵێک وشە و دەستەواژەی تیا بەکار هاتووە تایبەتمەندی ناوچەکەی خۆیان پێوە دیارە ئەکرێ ئێمە لێرەوە سەرنجی دەوڵەمەندی و فەرهەنگی زمانی کوردی بدەین و ئەو شێوەی بەکارهێنانە بین کە کۆمەڵێک وشەی هاوواتە دەستەواژەی هاوواتە فرەچەشنە کە ئەمەش یەکەم بەڵگەی دەوڵەمەندی زمانەکەمان پیشانەدا دووهەم کەرەسەیەکی زۆر باشی بەردەستی توێژەرانە کە بتوانن ئەم دیوەی زمانی کوردی لە ڕووی فەرهەنگەوە لێ کۆڵینەوەی بکەین و لە ڕووی بەکارهێنانی دەستەواژەکانەوە لە شوێنیان لە ڕستەیە لێ کۆڵینەوە بکەن لە ڕووی شێوەی لێکدان و شێوەی دیوە تەکنشینی و جێنشینەکەیەوە سەرنجی بن. کەواتە هاوکات گەنجینێکی باشیشە بۆ پاراستنی زمانەکە بە دڵنیاییەوە ئێمە ئەکرێ تەنها لەسەر فۆرمی پەندی پێشینان کار بکەین لەسەر ئاوازی لەسەر کێشی لەسەر سەروای لەسەر هونەرەکانی ڕەوانبێژی ناو پەندی پێشینانە و لەسەر زمان لە پەندی پێشینان. دکتۆر ئاماژەیەکی گرنگە کردووە لە ئیشەکە تا بەوەی کە پەندی پێشیان لای میلەتانی تر چۆنە نمونەش ئەوەندەی ئاگادار بم لێ وەرگرتوونیان پێشینەیەکی هێناوە ئەوەندەی بۆ دەرکەوت بێ هێزی پەندی پێشینانی کوردی لەگەڵ پەندی پێشینانی دەوروبەرە چیت بۆ دەرکەوتیانی مەسەلەن جۆرەك لە ئەگەر شتێکی کورد لەسەر و بەراوردکاریە بزانێتیان ئاگاداری بێت لە ڕووی ژمارەوە لە ڕووی هێزەوە لە ڕووی هونەرەکانی ڕەوانبێژیەوە لە ڕووی داڕشتنەوە لە ڕووی جیهان توانای هەڵگرتنی جیهانبینی میلەتەکەوە ئێمە ئەگەر قورسانی ئەو بڕیارە بدەیت بڵێ بۆکو ژمارە پەندی پێشینانی کوردی زۆرترە لە پەندی پێشینانی عەرەبی یان پەندی پێشینانی فارسی بەڵام ئەنی ئەوەی سەرنجمان داوە و ئەوەی لە خۆمان وە لێکۆڵەران پێی گەیشتوون پەندی پێشینان لە سەرەتادا یعنی لەبەر ئەوەی شێوەی ژان ئەجێڕێتەوە ئەکرێ پندێکی هاوبەش پندێکمان هەبێ هەمان فۆرم هەمان واتای هەبێ لای گەلانی تری دراوسێش بەکار هاتێت لە بەو شێوەی ژیانمان هاوبەشوە لەبەرەوەی تێڕوانینی ئاینیمان زۆرجار هاوبەش بووە کەواتە ئەو پندەشکە لە دایکە بێ پندێکی هاوبەشە یان پندەکان بە شێوەیەکی گشتی کار لە سەر چاکسازی دیوە کۆمەڵایەتەکەی مرۆڤەکەن چاکسازی کۆمەڵایەتی و ڕێگرتن لە هەڵە و کەموکورتەکان لە هەلای هەموو گەلانی دنیا وەک یەکە بەڵام لەبەرەوەی درەنگتر چاپ و چاپخانە لە لای کورد و لە کوردستانە پیا بووە وەکتێب و ڕۆژنامە و گۆڤار پیا بووە بۆیە پرۆسەی بایەخدان بە بەرهەمهێنانی پند گەشەی زیاتری کردووە لە ناو کووردا و هەروەها بەهۆی نەبوونی شاری گەورە و شێوەی ئەنی کۆبوونی کۆمەڵیگەی کشت و کاڵی و کۆچەری و شێوەی جیاجیا ئێمە پەندی فرەجۆرترمان هەیە بۆیە ئەکرێ بەم بەڵگانە ئێمە بڵین کورد لە بەرهەمهێنانی پەندی پێشینانە دەوڵەمەندترە چونکە لە شوێنی جیاجیای نیشتەجێ بووە شێوەی جیاجیای ژیانی هەبووە چاپخانە درەنگ پیا بووە ئەمانە هەموو هۆکارن بۆ ئەوەی پرۆسەی بەرهەمهێنانی پند بەردەوام بێ و گەشەی پێ بدرێ بۆ ئەوەی ئەو جۆرە بیرانەی کە هەیە ئەو بیرە سوودبەخشانەی کە پەنبێژانی ئێمە ویستویانە بیگەێنن بەردەوام لە بەرهێنانی پندا. دکتۆر شتێکە سەرنجی باش ڕاکێشام لە ئیشەکەی بەڕێستانە بوونی دیوێکی کاریکاتێری لە ناو پەندی پێشینانە بەتایبەت پێما بە لای پیرەمێرد ڕەهندێکی کاریکاتێر ئاسا جۆرێک لە دۆخی سیحری نازانم ئەگەر گونجاو بێ ئاوا بێڵێم ئەمە چۆن لێگە دەیتەوە ئەمە بەس لای پیرەمێرد ئاوایەیان چۆنە ئەو پەندانەی کە ئەتوانم بڵێم بنەمایە یا ڕەهندێک شتێک فۆرمێکی کاریکاتێریان هەیە
خۆی پەندی کاریکاتێری ینی با بڵین فۆرمە کاریکاتێرەکەی پند لە ئەسڵا بۆ چییە؟ بۆ ئەوەیە ڕووداوێک یان دیاردەیەک هەیە پەردەی لەسەر لادا و دیاردەکە دێنێ لە حەجمی خۆی گەورەتری ئەکا و کە گەورەتری ئەکا فۆرمێکی گاڵتە ئامێز و تەنز ئامێزی پێ ئەبەخشێ و پێکەنی ناویە بۆ ئەوی سەرنجی مرۆڤ ڕاکێشێ. ئەمە لە ڕاستیە لە پەندی پێشینانی ئێمەیە بوونی هەیە، ینی پەندی کوردی نمونەی لەم جۆری زۆرتەیە، بەڵام لای پیرەمێرد هاتو زۆر پەلە بەمادا و زۆر جەختی لێ کاتەوە و بابەتەکە گەورەترەکە و پیرەمێرد خۆی لەمە زۆر وەستایەنەتر و کارامەتر هاتوتە مەیدان ئەو کاراکتەری جۆرە جۆر بەکارەهێنێ. ینی ئەگەر لە پەندی پێشینانی کوردیە تەنها مرۆڤ و ئاژەڵی بە وەکو کاراکتەری ناو پەندەکان وەرگرت پێ، پیرەمێرد زۆر کاراکتەری تری بەکارهێنا و سوودی وەرگرتووە. مەبەستیشی چاکسازی کۆمەڵایەتی بووە و ڕەخنەگرتن بۆ لە بارودۆخە جۆرە جۆرەکانی ئەوەی کە بە ناوی سیاست و بە ناوی ئاین و بە ناوی کۆمەڵایەتی و چوزانم ڕخنە لە چینە توێژە جاجەکانی کۆمەڵە گرێ ئەم فۆرمە کاریکاتێری بەکارهێناوە. خەڵک باشتریش لی تێگەشتووە خێراتر مەسەڵەن بۆ نمونە سمسمی کەرێ و چنگچنگی ئاسێ من ئەلم کارە سەرم ئەماسێ لە دیوێکی گاڵتە ئامێز و سوعبەتێکی تەیە. ئەمە یەکێک لەو پەندانانی فۆرمێکی کاریکاتێریە بنەمایی چیرۆشی ئەم پەندە سمسمی کەرێ و چنگچنگی ئاسێ من لەم کارا سرم دەماسێ ڕووداوێکە لە ناوچەی شارباژێر یان مەرگەی ئێمە ڕووی داوە و خەسوویەکە ماڵ بەجێ هێڵێ و بەڵام ڕۆنیدا ناو ئەوێ بووکەکەی دەستی پێی نەگا دەوروبەری ئەو ڕۆنایان دەوروبەری ئەو خۆراکە تەڕ ئەکایکانی ئەرزەکەی قوڕ بۆ ئەوەی نەتوانێت بچێ و ئەگەر چوش شوێنی قاچی دەرەچێتەوە ئەزانێت کە ئەم کارێک کردووە. بەڵام کاتێک کە بەجێ هێڵێ بووکەکەی دێ گوێ درێژێک بەکارەهێنێ بە سواری گوێ درێژەکە بە ڕێەکە ڕاتە لای ڕۆنەکە و بە چنگ لە ڕۆنەکەدا و ئەی خوایان بەکاری هێنێ یان لێ ئەبا بۆ شوێنێکوانە و کەیەتەوە خەسوەکە ئەبینێ ئەو شتەی کە نزیک بۆتەوە لە ڕۆنەکە سمی کەرە ینی لە ئەرزەکە دەرکەوتووە. بەڵام ئەو چنگەی کە لە ڕۆنەکە دراوە سەرنجەدا چنگی ئاسەی بوشێتی بۆیە ئەم پەندەی بەرهەم هێناوە و ئەمە شێویی پند ئامێزە چ بۆ ئەوەی کە تۆ ڕێگری بکەی لە حەزی کەسێک بۆ گەیشتن بە شتێک کارێکی هەڵەیە و چ بۆ ئەوەی کە تۆ بتوێت تاوانێک ئەنجام بدەیت بە هەر وەسیلێک ئەنجامی بدەی دوایی تاوانەکە کەشفە بێ و ئەمە پەندی ئەم کاتە ئاسێن ناوی بووکەکەی و ناوی کەسەکە ئاسیەکە ناوی بووکەکەی دکتۆر هەر بۆ خۆی جۆرێک لە ڕیتم و ئێقاعیشی تا سمسمی کەر و چنگی ئاس و ماسین و سەر و ئەوەش بۆ ئەمە جۆرێکە لە چی ئەم پەندە ینی بەسەرم بۆ پندێکی شاعیرێک نییە ینی پندێکی باوی ناو خەڵکە و بەڵام فۆرمێکی شعری هەیە. دووەم دەڕووی فەرهەنگەوە باسی ماسێ دەماسێ ماسان بەمانای هەڵاوسان و ئاوسان و گەورەبوون بێ ینی مەسەن کەمتر ئێمە بەکاری هێنی بەڵام ئەگەر وشێکی هەورامی بگەڕێیتەوە بۆ ئەوێ سەی دەکەی لە ئەو فەرهەنگی ئەو پەندەیە ینی پندێک لە ژینگەی مەرگە لە دایک بووە بەڵام تۆ دێ وشێکی هەورامی تیا بەکارهێناوە ئەمەش باشە دکتۆر گیان لەسەر پشتی ماسی دانرێت ڕقەڵەکی دیارە سەر ناگرێت ئەگەر لەسەر ئەوە بڕێک بوەسین ئەمە پندێکی پیرەمێردانی پندێکی شعریە و چیرۆکەکەی بوونی هەیە گا لەسەر پشتی ماسیە و بۆ بەسەلەی حاڵەتی ڕوودانی بوومە دەرزە ئەو هاتۆ پێم وایە یەکی لە نووسەرانی عەرەبیش هەڵەنە بەم ئیبن کەسیرانی ئاماژە بە شتێکی واکە کە گۆی زەوی وایە پیرەمێرد دێن نەقدی ئەم بیراکە دیارە لەو کاتەیە ئەم بیرە لە ناو خەڵکا باو بۆ هۆیەوەی کە نووسەرێکی گەورە ئاماژەی بەوە کردووە پیرەمێرد نەقدێکە ئەڵێ گا لەسەر زەوی لەسەر پشتی گایە و بەحساب خۆی گا لەسەر پشتی ماسی و پیرەمێرد بە تڕەکەڵەکە ناوێبە تڕەکەڵەکەش ینی کەڵەکێکی وشکی بێ بنەمای بێ ئەوەی هیچ کەرەسێکی تری تیا بەکار بێ دێ بەم شێوەی نەقدێکە و ئەڵەم تڕەکەڵەکەی و سەر ناگرێ نەقدی با بڵین بیرێکەکە بە ناوی ئاینە نەقدی ئەوواکە و خەڵکی هانەدا بۆ ئەوەی دیوە زانستەکەی گردون تێبگەن چ بە چ جۆرێک گردون دروست بووە خوای گەورە دەسەڵات و قودرەتی ئەو زۆر لەوە گەورەترەکە بەم شێوەیە گردون دروستکە. ئەی دکتۆر ئەمەیان پیاوی زۆر بڵێ بۆ دۆزەخ بەرە لەوێ شاڵێ دارەکەی تەڕ ئەمەیان لەسەر ئەگەر بڕێک لەسەری بۆ بەڕاستی ئەوە ئەنی پندێکە ئێستاشی مەتوانین سوودی لێ ببینین. ئێمە ئێستا لە دۆخێکین کۆمەڵە خەڵکەی لەسەر هەموو بابەتی قساکە ینی ڕاستە من و تۆ پسپۆڕین بەڵام پسپۆری بواری کشت و کاڵنین ڕەنگە جایز نەبێ ئەمە لەسەر نەک ڕەنگە جایز نییە من تو لەسەر کشت و کاڵ و لەسەر متور بە و لەسەر شێوەی ئاودێری و ئەمانە قسە بکەین بەڵام ئەبینی بۆ منە پزیشکی ڤێنتەرنێ نەریە لەسەر پەروەردە قساکە کابرا کەسێکی تر هیچ لە پەروەردە نازانێت لە مەجای یاسا شارەزاییە لە پەروەردە قساکە
ئەم پەندا ڕێگریمان لەوە لێەکا کە ئێمە زۆر بڵێ نەبین لەسەر هەموو شتێک قسە نەکەین مەرج نییە قسەکردنی زۆر لەسەر هەر بابەتێک کە ئێمە تێ پسپۆر نەبین ببێتە خاڵی ئیجابی و زائیدێک بۆ ئێمە پیرمرد بەوە نەقدێکە ئەڵێ کۆمەڵە خەڵک هەیە لەسەر هەموو شتێک قسە ئەکا وەک تەنانەت بیبێ بۆ دۆزەخ هەر قسە ئەکا لە جیاتیوی خەمی سووتانی خۆی و خەمی ئاگری جەهەنەم و خەمی ئەوەی بێ کە ئەم لە جەهەنەمای ئەسووتێ ئەڵێ بە دارەکەی تەڕە و ڕەنگە بڵێ دووکەڵەکە و ڕەنگە بڵێ ئەمە کێشەیەم دارە هەیە و لەسەر دارەکە قسە ئەکا. باشە دکتۆرە گەر وەکو دوا پرسیار ئەمەد لێ بپرسم بەپێی تەجروبەی خۆت لە بوارە زانستیەکە یا وەکو خوێنەرێکی جدیش پەندی پێشینان جگەی لەوەی وەکو پەند هەیە لە ناو شعری ئێمەشا زۆر ڕەنگی یاوەتەوە مەسەلەن بێبەرگی عیلەت کە هەتی و مەیلی هەتاوە مەسەن لای شێرکۆ هەیە لای گۆران دووبارە بێتەوە ئەتوانین بڵێن پەندی پێشینان هێزێکی باشش ئەداتە دەقێکی ئەدەبی کە بیکا بە دەقێکی زۆر جیاواز چه بەسەر بەخۆ چ وەکوەوەی کە هەڵی وەشێنیانی پەندی ئێمە تایبەتمەندێکی هەیە بەدەلەوە جۆرێک لە لاسیچیە پەندەکە خۆی یعنی ئێمە ئەڵین پەند چیرۆکە کراوە بە دێڕێک و بە پەند هەموو کاتوانای ئێوە هەیە پەندەکە ببێتەوە بە چیرۆک ئاسایی ئێمە بێن لە ژێر ناونیشانی ئەم پەندەی کە یەکەم جارشیمان کردەوە چیرۆکێکدا بڕێژینەوە زۆر دوور و درێژ جگە لەوە پەند کەرەسەیەکی زۆر باشە کە شاعیران پەلایان بۆ بردووە بۆ داڕشتنی دەقە شعیرەکانیان چی وەک بەڵگە بێت چی وەک وەرگرتنی ئیحایەکی شعری و ئەوە بێت بەکارێن هێناوەتەوە لە شعری خۆیانە بەگەڕیان خستووە و مەزراندوێنێتەوە دەستەکانە خۆش بێ گفتوگۆکەمان زۆر بەچێش بوو بە هیوان بتوانین وەک هەمیشە ئەمە بۆ بەردەنگ و بینەری ئێمە بگوازینەوە من بەڕێستانم ماندوو کرد ئەگەر وەکو وتێکی کۆتایی شتێکە دەبێت لە خزمە زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ هەموو لایەک هیوادارم توێژەران و لێکۆڵەرانی ئێمە لە مۆدووە ئاوڕێکی جددی لە بەرهەمی فۆلکلۆری کوردی بدەنەوە بە شێوەی زانستی و ئەکادیمیکایی لەسەر بکەن و بیگەنە ناوەندە زانستیەکان و ئێمەش هیوادارم بەشێک بینەوە دەستان خۆش بێ و زۆر سپاس بینەرانی عزیز و خۆشەویست هاتمە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی بانێژە تا بەرنامەیەکی تر و کاتێکی تر تەندروست بن بەخواتان ئەسپێرم.